ملانەی ئێران و ئەمریکا چی ئەبێ لەم بارودۆخەیە تایبەت لەگەڵ دەست بەکاربوونی کازمی ئەگەر کابینەکەی بە تەواوی پێکهێنا؟ وا دیارە ینی ململانی کە زۆر بەرەو هەڵکشان و بەریەکەوتن ئاڕات لە ئەمڕۆ لە میدیا ئەمریکیەکان یالانی کەمە میدیا ئەمریکیانەی کە بە زمانی عەرەبی دەرەچێتەوە پڕلەوەمان نامەیەک بڵاو کراوەتەوە فترێکی زۆرە هیچ کات ئەوەندەی ئێستا کۆنگرێسمان هاوڕا نەبوون یانی لە هەردوو حیزبەکە ڕکابەرەکە هاوڕا نەبوون لەسەرەوەی کە ترامپ هەنگاوەکانی دژی ئێران تونتر بکاتەوە و ئەما بێگومان خۆ ئێران و ئەمریکا هاوسنوور نین هەموو بەریەکەوتنێک و هەموو شەڕ قۆچێکی ئەوان ریشکی گەورەی لە عێراقە یانی ساحەی لە هیچ وەکو عێراق تەماسیان لەگەڵ یەکتر نییە یانی ئەمە گەسەی کەنداو بکەین لانی کە مەسەلەن ئێران لە ناو کەنداو نییە لە ئاویەکانە بەلەمیان بەریەکترەکەی بەڵام لە بەغا ئاسمان بۆ ئەمریکایە و ئەرز بۆ ئێرانە یانی کۆنتڕۆڵی ئاسمانی عێراق و جموجوڵی تەیارە و قەمەر سناعی و لایەنی سیخوڕی حتا بە ناوی پارێزگاری عێراق لە داعش و بە ناوی بەهەر هەر ناوێکی لێ بنی ئەمریکا کۆنتڕۆڵی ئاسمانی عێراقی کردە بەڵام لەسەر زەمینە لە کوچە قۆڵانەکانی عێراق لە ناو حیزبەکانە ئێران بەهێز کۆنتاکت و پەیوەندی زۆر کتێوی هەیە لەبەرەوە لە مەرحەلەی داهاتوو تەسعید بەڕێوەیە و ئامادەسەی تەسریحاتی پۆمپیۆ بکەین یانی زۆر دەمی تاڵە و خراپ بەرامبەر بە ئێران بێگومان ئەو شتێکی نامۆش نییە چونکە لە 2005 بەلانی کەم تا ئێستا ئەوە هەر لە هەڵکشان و داکشانە بوو بێگومان نێوانیان بەرەوتون بوون بڕات لەسەر عێراقیشی نەبێ ئەگەر سەیکەین مەسەلەن ئەمریکا لە هەموو ئەم جارانەی دوایە 30 ڕۆژین درێژەکاتەوە بۆ عێراق کڕینی گازی سروشتی ئێرانی کە بۆ کارەبا دابین کرد و جاران بە 90 ڕۆژ بوو ئەمە یعنی وەکو شکاتێکی گوشاوی هەر دەقێک ڕایگرێ عێراق تووشی کێشەیە بێتەوە هەم تووشی بە پچڕانی کارەبا بێتەوە خەڵک مەزاهرەکەن هەم ئەو داهاتێکە بۆ ئێران لێ ناکەڕێن ئێمە ساڵی عێراق بای 2 میلیارد دۆلار غازی سروشتی لە ئێرانە کڕێت لە کاتێکا خۆی بای چەند ملیاری ئەسووتیەوە بە هەوا ئەڕوا ناهێڵن عێراق خۆی وەبەرهێنان لە غازەکەی خۆی بکە بۆ لەبەرەوەی ئەم داهاتە بدا بە ئێران و ئەگەر بێت و ڕابگیرێت و ئەوە زەرەرێکی گەورەیە ئێران لەکوێ وڵاتێکی وەکو عێراقی دەسەکەوێت کە ئاوسوری بێگازی بات و پارەیەکی مۆڵی دۆلاری لێوەرگرێت وتۆلانی کەمەگە بینێرێ بۆ تورکیا وڵاتانی ئەوروپاش سەری گواستنەوە و تێچوون دەرخۆیانی زۆر زۆرەکە و ئێران گەماڕۆی لەسەرە ناتوانێت بینێرێ بۆ وڵاتان بۆ عێراق بە ئاسانی سیستەم ئەمریکی ئەینێرێت بۆیە قورسە بێەوە کازمی لە بەردەم تەحەدایەکی گەورایە کە تەحەدای شەڕقۆچی ئێرانیەکان و ئەمریکیەکانەوە عادل ئەبومەدی بەشێک لەو باجانی کە دای و بەشێک لەو کێشانی کە هەی بۆ زۆر یەکلا بوو بۆ ئێران ئەستا وا باوە وا بڵاوە کاسپی زۆر نزیکتر لە ئەمریکاوە هەل ئێساوەیە ڕاستەوەکانی حەزی شعبی هەڕەشەکان و بە کاریدا ئەمانە هەمووی ئاماژەی باش نین یعنی فترێکی زۆر پێور بەڕێ ناکەن